ئەمە ڕێک تۆڵەسەندنە لە ئێران یا بە ناوێکی تر بڵین کە تەمێکردنێکی ئێرانە ینی ماوەیەکی زۆرە خەڵکێکی ڕۆشنبیری وڵاتی ئێمە سیاسی وڵاتی ئێمە لێکۆڵەری وڵاتی ئێمە شرۆڤەکاری وڵاتی ئێمە هەمیشە بازەوە ئەکەنکەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جارێکی تر ینی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جیۆپۆلیتیکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جارێکی تر سیاغا ئەکریاواتە داڕێژێتە بە شێوەیەکی تر بەڕاستی من تا ئەمڕۆ تا ئەم لە حەزێش لەگەڵ ئەو بۆ چون تێگەشتنە نیم بۆچی چونکە چ وڵاتێک تۆ تەرحەکەی بۆ ئەوەی بەشێک لە زەویەکەی لێ بکرێتەوە جیا بکرێتەوە بۆ ئەوەی کە گۆڕانکارێکی گەورە دروست بێ من ئەوەی کە ئەی بینم لە سایی تێگەیشتنوی خوێندنەوەکانمان بۆ ڕووداوەکانی غەزە کە چەند بەسوێ بوون کە چەند گەلانی ئەوروپا هەوڵیاندا چەندین خۆپیشاندانی میلیۆنی بکەن و چەندین ڕێکخراوەی جیهانی هاتنە سەرخەت لەسەرەوەی کەەوە ئیسرائیل ڕابگرن لەوێ کە هیچ ڕووینەیە لە هیچ شوێنێکی تا هیچ ڕوو نادات و پێم وایە کرانەوەی دەستی ئیسرائیل کرانەوەیکی تایبەتیە ئەجینان خۆ سەدام حوسێن کە چووە سەر پەلاماری کۆیتیە کۆیت وڵاتێکی عەرەبیە و پارێزگایەکی بچووکە و هەردوو لایەن عەرەبن و هەردوو لایەن کێشەی سنووریان هەبووە بەڵام هەموو دنیای هێنایە سەر سەدام حوسێن لەبەرەوە تەسەور ناکەم بۆ ئیسرائیل شتی ئاوا لەو شێوەیە کە جەنابەت تەسەوریەکەی ڕووبدا یا برادرانی تری شرۆڤەکار کە ئەڵێن گۆڕانکاری گەورە ناو نەخێر ئەمە ڕێک تۆڵەسەندنە لە ئێران یا بە ناوێکی تر بڵین کە تەمێکردنێکی ئێرانە بۆ ئەوەی کە بیر لە پەلاماریانی ئیسرائیل بە شێوەیە لە شێوەکان نەکاتەوە و ئاماژەشە بۆ هەموو وڵاتانی دنیا و تێکدانی میساقی نەتەوە یەکگرتوەکان بە ئەتیباری ئەوە پارێزەری سیادەی وڵاتانی دنیاە بەڕاستی وەکو ئەرزم کردیانی لە بەرامبەر ئیسرائیلە شتێک ناژی چونکە یاسایەکی نێودەوڵەتی لەوە پێشتر هەیە